بەسی گرتنەبەری ئەو پەڕی ڕێگە میکانیزمی دقیق بۆی بتوانین جژنێکی سەلامەت و سەرکەوتوو بەڕێکەین. خۆتان دەزانن کە لە جژنی قورباندا ژمارەیەکی زۆر خەڵک مسلمانان کە قوربانی دەکا و حیوان سەر دەبڕێ بۆ ئەوەی بتوانین میکانیزمەکە ئەوەندە دقیق بێت چی ئەوەی کە پەیوەندی بە ڕێنمایی شەرعیەوە هەیە بەڕێز مامۆسایانی ئاینی چی ئەوەی کە پەیوەندی بە ڕێنمایی تەندروستی و ڤێتەنەریەوە بێ لەلایەن بەڕێ دکتۆرە بەڕێزەکانی سەحە و ڤێتەنەریەوە بۆ خەڵک بڵاو بکرێتەوە. هەرچەندە ئێمە قەسابخانەی قەڵازێت پێمان وایە یەکێکە لە قەسابخانات باشەکانی هەرێمی کوردستان بن. هەر لێرەشەوە بە پێویستی دەزانم کە سوپاسی ستافی ڤێتەنەری و ئەوانەی کە بەڕێوە دەبن کە ئیلتیزامی باشیان کردووە پێمان وایە یەکێکە لە قەسابخانە سەرکەوتوەکان و پێشتریش نۆژەکردنەوەی پێویستی بۆ کراوە بەڵام ئێستا تاو نەبووە. لە بەرنامماندا هەیە کە بە تەواوی قەسابخانەکە بە شێوەیەکی وا نۆژەم بکەینەوە کە لە ئاستی تمۆح و چاوەڕوانی خەڵکدا بێت بۆ ئەوەی هەموو خەڵک ئیسفادە لێ بکە. خۆتان دەزانن قەسابخانەیەکێکە لەو شوێنانەیە کە کەم کەس هەیە مەگەر کەسێک هەر گۆشتخۆر نەبێ ئەگەرنا پێویستی بە قەسابخانە دەبێ و دەمانێت باشترین خزمەت بە باشترین خزمەت گوزاری لە ڕێگای قەسابخانەوە بۆ هاوڵاتیان بگوازینەوە بۆی بە شێوازێکی وە علمی و تەنانەت لە ڕووی شەرعیشەوە لە جژنی قورباندا بتوانین ئەو ڕێکادانە وە خۆی جێبەجێ بکەین. ڕێکار و ڕێنمایانە چین کاک بکە کە دایانگر نەبن؟ دەکرێت ڕێنمایەکان دوو جۆر بن. هەندێک لە ڕێنمایی پەیوەندیان بە پەیوەندی دەڵێن ڕێنمایی شەرعن ئەوە دەکرێت کە مامۆستا مەلا هیواد تەفاسیلەکەی باسکە. هەندێکیان ڕێنمایی ڤێتەرنەرین دەکرێت کاک دکتۆر سعدی ئەوەی کە پەیوەندیشی بە سەحە و بە تەندروستیەوەیە کاک دکتۆر ئازاد لێپرسراوی خزخانەی قەڵازێ دەکرێت ئەوان تەفاسیلی زیاترتان بۆ بخەنەڕۆ. جێهەتیەوە چی لە سەبارەت بە و حیوانەی سەری دەبن پاشەڕۆکان لەولایان فرە دەکات؟ ئێمە هەوڵمان داوە هەموو دەم و دەستگا پەیوەندیدارەکان هەم لە شارەوانی هەم لە بڵێن بەرگری شارستانی ئەوەی کە پەیوەندی بە پاکوخاوێنیەوە هەیە تانکەرەکانمان لێرە دەبێت. خەڵک هاان دەدەین بۆی بەشی هەرە زۆری خەڵک بێ لێرە سەری ببڕێ بۆی بتوانین معالەجەی پێویستی پێ بکەین. ئەو بەشەی کە دەمێنێتەوە فڕێ دەدرێ هەر هەمووی کۆ دەکرێتەوە لەو شوێنەی کە خۆڵ و خاشاکی لێ معالەجە دەکرێت چارەسەر دەکرێت هەمووی دەگوازینەوە بۆ ئەوێ هەر لە ئەو ڕۆژەشدا دەمەوێت باسیەوەش بکەم کە هێزەکانی ئاسایش پۆلیس لەو پڕی حاڵتی ئامادە باشیدان بۆ ئەوەی هەر ئیجراتێک پێویست بێت بۆ سەلامەتی بەڕێکردنی جژن بە سەلامەتی دەگیری نەبەر. سەبارەت بە نەخۆشی تای خوێنبەربوون بەداخەوە لە باشوور و ناوەڕاستی عراق چەند حاڵەتێک هەیە و لە دووهۆکی ڕنگینیش هەر حاڵەت هەبوو و بەداخەوە کە یەکێک لە هاوڕاتەکان گانی لەدەستدا. ئێمە لە سنووری ئیداری ڕاپەڕین تا ئەو لەحزەیە هیچ حاڵەتێکی نەخۆشی تای خوێنبەربوون نەبوو، بەڵام ئێمە دەمانەوێت ڕێگیری بکەین و بەتابەتی لە جژنی قوربانی پیرۆزدا کە دەزانن خەڵکێکی زۆر ئاژەڵ سەر دەبڕێت و کۆنتاکتێکی زۆر هەیە لەگەڵ ئاژەڵدا بۆی ئەمە ئەو کۆبوونەوەی ئەمڕۆمان کرد بۆی کە هەموو خەڵک هاوکارمان ببێکەوە هۆشیاری بدەین کە پێویستە تەنها لە کوشتارگە فەرمیەکاندا ئاژەڵ سەر ببردرێ و ئەو کەسانش کە تەعامل لەگەڵ ئاژەڵ دەکەن یان قەساب بنیان ئەو کەسە بۆ خۆی دەوێت ئاژەڵەکە سەر بە ڕێکاری تەندروستی خۆی و ئێمە کۆمەڵێک ڕێنمایی لە وەزارەتی کوشتتوکاڵ و سەرچاوەکانی ئەو بەڕێبەراتی گشتی سامانی ئاژەڵ و ڤێتەرنەریەوە دابەزیوە بۆ قایمقامەتەکان و بۆ ئابووری ئاسایش و تەواوی ناحیەکانمان ناردووە بۆ ئەوەی کە هەموو لە پێکەوە هەماهەنگ بین بۆ ئەوەی کە ئەو جژنە پیرۆزە بە شێوازێکی زۆر تەندروست و ڕێکاری تەندروستی بەڕێ بکەین، چونکە ئەم جژنە خەڵک بۆ خێر و بۆ وەکو سونەتێک دەوێت کە ئەگەر گۆشتەکە بە شێوازێکی ناتەندروست بگاتە دەست خەڵک بێگومان کە هەم لە خێر و ساوابەکەی بێبەش دەبین و هەمیش بەڕاستی کارەساتێکی گەورە ڕوودەدا. بۆیە بەلامانەوە زۆر گرنگە ئەو گۆشتێک کە دەگاتە دەست خەڵک بە شێوازی تەندروستی بێجا لەو شوێنەی کە ئاژەڵەکەی تێدا سەر دەبڕێ ئەو کەسێک کە ئاژەڵەکە سەر دەبڕێ و شێوازی گواستنەوەشی بۆ ماڵەکان کە پێویستە ڕێکە بە ڕعایەتی دەرەجەی حراری بکرێت بۆیە ئەو گۆشتە بە شێوازێکی تەندروست بگات و لە هەمووی مهمتر کۆنتترۆلکردنی گەنەیە و ئەو ئاژەڵی کە سەر دەبڕێ ئاژەڵێکی تەندروست بێت پێشتر دەرمانی نەخوار بێ و لەو ماوەیەشدا لەو ڕۆژانی جژنی قورباندا پزیشکانی ڤێتەرنەری لە سنووری ئیدارەی ڕاپەڕین بەردەوام حزوریان دەبێت و بەڕاستیەکەشی ڕێنمایەکە ئەوەیە کە نابێت لە کۆڵانان ئاژەڵ سەر ببڕێت لە قەسابخانە سەر ببڕێت، بەڵام ئێمە هەرچەندە پشووە
هەرچەندە پزیشکانی ڤێتەرنەری لە کاتی داوامی فەرمی خۆیان دانین بەڵام هەمووی لە حاڵەتی ئامادەباشیدان بۆی بەردەوام لە قەسابخانە پێش سەربڕینی دوای سەربڕینیش ئامادەن کە ئاژەڵەکان سەر بە